مواس عبد الحميد كوشك فقلت شن صار نوێژم کرد هەر نەمەزانی الله ئەکبەر یعنی چی هەرموو الله ئەکبەر خوا گەورەی کورە خوا گەورەی مواس عبد الحميد كوشك فەرمێ ئەو ڕۆژەی بینیم لە تەلەڤیزۆنە لەسەر جەمال عەبدولناسر وتیان الله ئەکبەر چوارجار اینجا زانیم یعنی چی الله یعنی هەر شیەک بیت لەسەر تۆ خوایە با گەورە بی با خۆ بەشت بزانی لەسەر تۆ شتێکی پێڵێن خوا ناگەیتە ئەو بە عەبدوڵعەزامیان فەرموو وتیان عەبدوڵعەزام رووسیا تیارەی هەیە ئەچێتە سەر هەورەوە کەس نایبینێ قەسمانەکە فەرمی ئەچێتە سەر عەرشەوە وتیانە وتی دەلی مەترس مادەم لێشە عەرشا بێ لێ مەترس